پێشانگایشی بەهارە بۆ بەرهەمە پزیشکیەکان لە پەیمانگای لووتکە ئەمڕۆ کراوەتەوە کە هاوڵاتیان دەتوانن بێ بەرامبەر بێن پشکنین بۆ پێستیان و بۆ دان و بۆ لای تەندروستی خۆیان بکەن. نەچمە لای ساکار مەجید یەکێ لە سەپەرشتیارانی فیستیڤاڵێکە فەرمیتیار خان. ساکار سڵاوی لێبێ. ئەمڕۆ چیەکەن بەنیازی چین و چی پێشەش بە هاوڵاتیانەکەن؟ دەستان خۆش بێت بە خێراتنی میدیانی 1964ەکەم. ئێمە ئەمڕۆ ڕۆژی 22 چوارە ئەمڕۆ ڕۆژی فیستیڤاڵی پەیمانگای لووتکەیە. لێرە ئێمە پەیمانگاکەمان خوێندکارەکانمان بەشدارن، کۆمەڵی چالاکیمان هەیە لێرە. بۆ نمونە بەشی پێست و جوانکاریمان لێرە پاکردنەوەی پێستەکەن بۆ میوانەکان بە بێ بەرامبەر، بەشی دانمان پشکنین بۆ دانی میوانانەکەن بە هەمان شێو بێ بەرامبەرە. بەشی پەرستاریمان پشکنینی زەخت و شەکرە و کۆمەڵە پشکنینی تر هەیە کە هەمووی لێراکرێ و فیستیڤاڵەکەمان بەردەوامە بێت تا کاتژمێر 4 چاوەڕێی میوانەکانەکەن بە خێربێن سەرچاو. ئەو خوێندکارانی کە هەتانە لە بوارەکانی پێستە پیاویشی تێ و ئافرەتیشی تێ ئافرەتان زیاترن؟ ئێمە لێرە خوێندکارەکانمان هەم کوڕن هەم کچیشمان هەیە و کچمان زیاترە، بەڵام یعنی ڕێژەیەکی زۆر باشیش خوێندکاری کوڕمان هەیە لە هەموو بەشەکان. زۆر باشە. من ئەمێ بچمە ئێرە بزانم ئەمان چیەکەن. سپاس بۆ بەڕێستان. خاتون چیەکەی تۆ ئەمڕۆ چی پێشکەشی میوانەکانەکەی؟ ئێمە خوێندکاری بەشی پەرستاری چەند چالاکێکمان ئەنجاماوە. من وەکو خۆم فەحسی شەکرەیان بۆ ئەەکەم. ئیتر یەکێکیش ئێستا بێت بە عەمەلیش لەسەری تاقیەکەی ناوانێ. فەحسی شەکرە ناخۆش نییە و دەرزیەکە بەکارهێنن. وەڵی نیدڵەکەی تۆزێ بچووکە شتێکی وە ئازاری نییە، بەس ئەوەیە لەسەری پەنجەی ئاکرێ بۆیە تۆزێک ئازاری هەیە، شتێکی وان نییە بەس. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ لێرە چەندین چالاشی تێدایە کە وەکو فەحسی پەستانی خوێن، شەکرە، فەحسی دان، پێست و چەندانی دیکە کە ئەمڕۆ لێرە ئەمانە پشکنین بۆ هاوڵاتیانی ئێرە دەکەن. منە بچمە لای خۆی قۆس کردووە دەستی جلی کوردیشی لەبەر کردووە. ئەوە فەحسی دانیان بۆکەی؟ ئەرە وڵاتی بکەین. ئەمڕۆ ئێمە بە خێراتنتانەکەین سەرەتا زۆر بەخێر بێن. ئێمە وەکو پەیمانگای لووتکە هەساین بە سازدانی فیستیڤاڵێک بۆ بە هەموو بەشەکان. ئێمە وەکو بەشی دێنتاڵ پسپۆڕی ئەوەی کە دیاریکردنی نەخۆشیەکانی پووک و دەم و ددان کلۆری هەر فێرخوازێک هەر کەسێک ئەها لێرەوە ئێمە فەحسمان بۆیە کردو بە پێی ئەو زانیاری ڕێنمانی ئەو زانیاریانی هەمان بۆ ڕێنمانیمان پیانەدا. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ لێرە فەحسی دانەکرێ کە و چەندە فەحسی دیکەشی تێدایە کە وەکو بەرهەمەکانی پێست و جوانکاری و پاکردنەوەی دەم و چاوەمانە هاوڵاتیان دەتوانن بێ بەرامبەر ئەمڕۆ بێن تا کاتژمێر 4 لێرە پشکنینی بێ بەرامبەر بکەن و خوێندکارەکان هاوکاریان دەکەن و یەخود پاکردنەوەی دەم و چاویشیان بۆ بکەن.